He's saying that your brother is the loser kid. هۆنیای بەهرەمەند هاوشێوەی خۆی لە ڕێگەی ئایپادەکەی دەستیەوە خوشکە بچووکەکەشی فێری زمانی ئینگلیزی کردووە کە ئێستا بووەتە پێویستیەکی گرنگی هەموو کەسێک. هۆنیا خەڵکی شاری کفریە، ئێستا 12 ساڵە، بەڵام ئەو لە تەمەنی 5 ساڵیەوە توانیوێتی خۆی فێری زمانی ئینگلیزی بکات، ئەوەش تەنها بە بەکارهێنانی ئەو ئایپادەی کە دایک و باوکی بۆیان کڕیوە. زۆر حەزم کرد فێری ئینگلیزی بم، سێ قەنات ئینگلیزیم کرد و سێ یوتیوبەر ئینگلیزیم کرد، فێری بە ساڵێتر فول ئینگلیزی بووم. Happy birthday Anya, I love you so much. پێچوانەی زۆرێک لە هاوتەمەنەکانی هۆنیا توانیوێتی بە شێوەیەکی باش سوود لە ئایپادەکەی ببینێت. ئەو لە بریاری و کات بەسەربردن لە ڕێگەی یوتیوبەوە خۆی فێری زمانێکی گرنگی جیهانی کردووە. من جگە لەوەی ئینگلیزیم زانی خۆشیەم ئانێ لە ماڵەوە فێر زمانی ئینگلیزیم کرد. لە ماڵەوە وتم سێ ڤیدیۆی ئینگلیزی بکاو ئەو کەلیمە پێژێ من تەرجومەیەکەم. دایک و باوکی هۆنیا داوا دەکەن هاوشێوەی کچەکانیان منداڵانی دیکەش سوود لە تەکنۆلۆژیا وەربگرن و بتوانن ئاستی خۆیان پێ ببەنە پێشەوە. لایەنی تەکنۆلۆژیا باشی و خراپی هەیە، خۆشبەختانە ئەم بڵێن سوودی لە لایەنە باشەکەی وەرگرت و توانی خۆی فێری ئینگلیزی بکات. ئێمەش بڵێن لە ژێر چاودێری خۆمانە، هەرچەنە ئێمە نەمن نەدایکی بڵێن ئەو شارەزایەمانە نییە لە ئینگلیزیە، بەس ئەم خۆی فێر کرد و توانی خۆشکێشی فێر بکات بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە قسە بکەن و زۆر جار ئەڵێن ئەمە سەرزەنشتی خۆمان شەکەین، ئەڵێن ئێمە هیچ دەورێکمان نەبووە لەوەی پاڵپشتیە باشی بکەین. ئێستا بەهۆی بوونی ئینتەرنێت و بوونی چەندین ئامێری زیرەکی وەک ئایپاد و جۆرەکانی دیکەی مۆبایل، زۆرێک لە منداڵان دەتوانن وەک هۆنیا و خوشکەکەی بۆ فێربوونی زمان بەکاری بهێنن و خۆیان بە دوور بگرن لە زیانە جۆر بە جۆرەکانی. Welcome to our house. I'm so happy that you guys are here for this interview. I hope this interview goes well. زۆر سپاس، ئێمەش خۆشحاڵین. سامان کەریم کورتچات نیوز کفری.